درێژنی بۆ تۆ کیسان جاکاکە ها بە شەمسێرکە شانسیشمان هەیە منداڵەکان مەشغوڵی گۆرانی وتنن جا بچوانە چییە ئەو لە تەقەی ماغە قاشە پەنیرە ئەمە ناوی چییە؟ گەوهەر زۆر جوانە ئەزای بە کێ؟ ئەوەی براکانی مارکێتیانە بوو لەسەر سوچەکە یەکێ ناوی هین بوو جەوهەر کەشیان جوات ئەم جەوهرە لەگەڵ ئەم گەوهرە بڕوا بۆ میسر هەردوو چەمڕانەکەن گەوهر کامیان ئاوەڕباتەوە جارێ جەوادیان هەر نەچێ بۆ میسر زۆر خەتەربانیەکەنەوە نایرم بێرم چکە توڵتیەکەنە سەر کاکە تۆ بیری لە چی کردوێتەوە دەدیاری ڕاستمی کە تو خۆ ئەمەش پرشم چییە؟ ئەمە ناوی چییە؟ پرشم جاوەر ئەمە سێ چارێکێکی ڕەش لەبەر کاتم بەبەردەم تا بێت و بچێ باەکەی پشە وەریا بوو خۆم یادم خۆ زۆر خۆشە زۆر جوانە ماشەڵڵا ئیسلاحە سەیریکە ماشەڵڵا زۆر نازدارە ئەی ئەم فستقەکیە ئەمە شار ڕەفیقمان زای چێتی ئێستا من تۆ خۆمان مەشغوڵەکەین بە گۆرانی باشە تۆش چۆ مۆبایلەکان بۆ دانا دەنگارە کۆر دەکەین ڕاکە بڕۆ بێ دێ لە بەرەنگی وەردە بەس حەیب ئەو خاڵە بەسەر لوتێوەیەتی کورە خۆش شاشەکەیە کاکەی گیان خاڵی چی؟ مناڵ مەشغوڵە بە ئارزی خۆم سەیرەکەم ئەزانین چۆن بەجددی وەزعی عێراق زۆر باش نییە عەبادیش بە نەوعێک هاتۆتە پێشەوە کورد پێی ناخۆشە چونکە مەعاژ نییە کە مەعاژیش باوکە مۆزەعانە واتێکم کردووە عەبادی لەکوێ عێراق لەکوێ مەعاژ لەکوێ ئەرە چەتی تۆ قەچە بەسەرەوە باسی سیاسە دەکەین باسی وەزعی عێراق خەین و پشتی کوردستان بزانین چییە لەم وەزعەیە ئەی تۆ چی توێ بە ساقە بۆچی هاتی؟ بۆ عەترەکان دەخۆم لە خۆتی بۆ میراتی کە بڕۆ دەرەوە جا بەڕاستی ئەو کاتی ئەمریکا جۆرج کەنەدی هاو بۆ لای عەبادی ناکاکە نا وتی ئەم وەزع قبوڵ ناکرێت کە قبوڵیش نەکرا ئەمە چی ئەی هەوار ئەمە هەنگوێنە ئەری ئەمە کونجیە ئەمە چییە؟ زۆر نازدارە ئەمەیان ناوی چییە؟ شەو بۆ ئەفریتە ئەفریت جاخر بە قوربان من بلا ئەفریتێکم هەیە جا بێ بە دوو ئەفریت بەخواویشم ناوێت بەخوا من ڕەم زۆر زیاتر لەسەر پرشنە ئەزانی چۆن سەیری کە ئەگەر بەبێ فلتەر پیشانم ئەی چکە فلتەر ئاژدادی منی سووتانوە کاکە تۆش فلتەرە زانی ئەی تو زانم لەو سەرەوەکەیە نەوعێکی کەیە بەخوا پرشم کابانە ئافرەتی چاکە جوانە ئێستا بەبێ فلتەریش پیشان تێم بزانێت کە چۆن ئەهاها ئەوش بەبێ فلتەر زۆر جوانە زۆر جوانە ئەڵێ چی تەلەفۆنی بۆ بکەم ئەوتە ناوی چییە؟ پرشم ئەڵڵا پێشی ئەڵێم پشە ئەرەڵا بۆی بکە بڵێ عوسمانی برام گڕی گرتووە هین ئەڵم گڕی گرتووە مەقسەدی میانی بڵێ تۆزێ وەسفیشم بکە باشە خەمن نەبێ ناژڵی سەر و پەنجایە بڵێ خوار چلە خەمن نەبێ خۆی دڵ حسابە دڵەکەم هەژدەیە ئەلۆ پرشنگیان باشی؟ خۆش بیاخوا بەستاقەوم ئەڵێم ئەوە عوسمانی برام ساڵێکە خێزانەکەی ئەمری خوای کردو بە نەخۆشی وێنەکەیم بۆ ناردی جابراکەم بەخوا پێویست ناکا وەسفیکەم باڵای بەرز سوور و سپی هەزار گەنجی ئەو سەردەمە دێنێ بەخوا ئەرە وەڵڵا جاوەزیشی باشە بەخوا چی بێ بۆتەکە سێ مناڵی ئاقلیشی هەیە با لەم سەرۆ پێ و بڵم دوایی نەڵێ بۆ پێوەنەوتوم جا ئەمڕۆ سەعات 5 وەرە بۆ ئێرە بۆ ماڵی خۆمان منیشی لێم بۆ خۆتان یەکتری ببین و قسە بکەن و چاوتان بە یەکترکەوێ چاوەڕێتم دەیخوال لەگەڵ بێ خۆ حافیز چی بکەین؟